ئەم کاتەتان باش مناڵە ئازیز و خۆشەویستەکانی هاوڕێم چۆنن؟ هیوادارم هەموو لایەکتان زۆر باش بن. ئەمڕۆژ وەک هەمیشە چیرۆکی خۆشم بۆ ئێوە ئامادە کردووە و هیوادارم بەدڵتان بێ و جێگەی سوود بێ بۆ هەموو لایەکتان. چیرۆکی ئەم جارەشمان لە ژێر ناونیشانی بەردە سوورە درەوشاوەکە. میکی مەیمونێکی زۆر و خۆشە لە لێواری دەریاچەیەک یاریە کرد. بەڵام کاتێک کە یاریە کرد شتێکی نامۆی بینی. سەیری کرد وەک بەردێکی جوانی ڕەنگسووری درەوشاوەوا بوو. میکی بەردەکەی هەڵگرت لەگەڵ خۆیا و سەیری کرد بزانێت چییە. کردیە ناو گیرفانیەوە. ئیتر بەڕێکەوت بۆ ئەوەی بڕواتەوە بەرەو ماڵەوە. لە ڕێگایە قەلە ڕەشی هاوڕێی بینی کە ئەگریا. لێی پرسی ئەوە چییە قەلە ڕەش؟ چ شتێک وای لە تۆ کردووە بگری؟ قەلە ڕەش وتی بەردێکی سووری درەوشاوەی جوانم لابوو یاریم پێکرد، بەڵام لە ناکاو دیار نەماون بوو نازانم چی لاتووە. میکی کە گوێی لە قسەکانی قەلە ڕەشەکە بوو جێی هێشت و ڕووی کردە ماڵەوە. گوێی پێ نەیە. ئێوارە میکی لە ماڵەوە دانیشت بوو لە ژوورەکەی خۆی، بەڵام هەستی بە دڵتەنگیەکی زۆرە کرد. تەنانەت نەیەتوانی بخەوێ، نەشیەتوانی هیچ شتێک بخوا. بۆ بەیانی میکی ڕۆیشتەوە بۆ دەرەوە و چوو سەردانی ماڵی قەلە ڕەشی هاوڕێی کرد. بەردە سوورەکەی یایەوە بە قەلە ڕەشەکە و پێیوت ئەمە بوو بەردەکە. قەلە ڕەشەکەش لە خۆشیە باڵە فڕکەی بوو نێزانی چی بکە. زۆر دڵخۆش بوو بە گەڕانەوەی بەردە سوورەکە. هەستی بە دڵخۆشیەکی ئەجگار زۆرە کرد. سوپاسی میکی هاوڕێی کرد و وتی زۆر سوپاس بۆ ئەوەی کە ئەوەنە کەسێکی دەستپاکی و توانی و ئەو شتە بە نرخەی من بگەڕێنیتەوە بۆ. ئیتر باوەشیان کرد بە یەکە و هەردوو لایەن سوپاسی یەکتریان کرد و میکیش داوای لێبوردنی کرد کە سەرەتا پێی نەوت بەردەکە لای ئەوە، بەڵام دواتر بۆی گەڕانەوە. ئیتر زۆر دڵخۆش بوون بەوە و هەردووکیان بەردەوام یاریان بە بەردەکە کرد و کردبوویان بەوەی کە لە شوێنێکی پارێزراوە دایان ئەنا تا هیچ کەسێکی کە دەستکاری نەکات، چونکە بەردەکە بۆ قەلە ڕەشەکە شتێکی زۆر بە نرخ بوو. دواتر بۆی گێڕایەوە کە چیرۆکی ئەم بەردە چییە. پێیوت ئەم بەردە چەند وەختە ئێمە یاری پێکەین و دامان ناوە لە لای خۆمان، بەڵام هاوڕێکم تۆ چیرۆکەکەی نازانی. ئەویش وتی چیرۆکەکەی ئەوەیە کە ئەم بەردە لەلایەن یەکێک لە هاوڕێ ئازیزەکانی خۆم پێشکەشم کراوە، بۆیە ئەوەنە بەلامەوە گرنگ بوو. زۆر ترسا بووم لەوەی کە لێم ون بێ و ئیتر هەرگیز نەیبینمەوە. ئیتر لە دوای ئەوەوە ئەم دوو هاوڕێیە هەردووکیان پێکەوە زۆر دڵخۆش بوون و ئاسوودە بوون لەبەرەوەی هەم ئەو چیرۆکەکەی بۆ ئەم گێڕابەوە، هەمیش میکی دەستپاکی خۆی نوان و بەردەکەی بۆ گەڕانەوە. کەواتە ئێمە ئەبێ ڕێز لە کەسانی بەرامبەرمان بگرین، بە تایبەت کاتێک کە شتێکیان لەلا گرنگە و بە نرخە. هەر کاتێ هەر شتێکمان دۆزیەوە نابێ ڕاستەوخۆ بیکەین بێهێ خۆمان، بە تایبەتی ئێوەی ئازیز و خۆشەویست کە بەردەوام ئەچنە دەرەوە و ئەچنە کۆڵان یان ئەچنە قوتابخانە یان ئەچنە هەر شوێنێکی گشتی، کاتێ شتێک ئەبینن ڕاستەوخۆ پێویست ناکە ئەو شتە هەڵگرن و بیکەن بەی خۆتان. سەرەتا پێویستە پرسیاری لێ بکەن بۆ ئەوی بزانن ئایا خاوەنی هەیە یان نیەتی. هەر کاتێک کە خاوەنەکەی بۆ پیا بوو بێگومان ئەگەڕێتەوە، ئەگەریش نەبوو کەسانی سەروتر هەیە توان لێ ئاگادارکەنەوە. بە تایبەتی هەندێک بابەت هەن کە زۆر بە نرخ و گران بەهان، کاتێک کە ئەدۆزرێنەوە پێویستە بگەڕێنرێنەوە بۆ خاوەنەکانیان، چونکە ئێمە نازانی چیرۆکی پشت ئەو بابەتەی کە ئیدۆزینەوە چییە. لەوانەیە هۆکارێکی زۆر گرنگ بێیان، بۆ نمونە ئەگەر پارەیەکی زۆر بدۆزیتەوە تۆ نازانی ئەو پارەیەکی کێ و بۆ چ شتێک داینەوە. ڕەنگە بۆ پێویستێکی تایبەت بێ، بۆ نەخۆشیەک بێ، بۆ کڕینی شتێک بێ،
پێداویستێکی زۆر گرنگی خۆیان بێ ئەو کەسە گرنگەوەیە بە پارێزراوی و بە ئامانەتەوە بیگەڕێنەوە بۆ خاوەنەکەی. هیوادارم چیرۆکەکەم جێگای سوود بوو بێ بۆ ئێوە و بەدڵتان بوو بێ. هەتا بەرنامێکی نوێ خواتان لەگەڵ.